خاڵێکی تر زۆر مهمە دیسان لەوەی بیزانین نەخشەوانی سوودی چییە؟ نەخشەوانی پێش هەموو شتێک بریتیە لە کۆمەڵکاریەک خستنەگەڕی عەقڵیەتی هەمومان دیدی هەمومان ئەبینێ مێشکی هەمومان هزری هەمومان لێکی ئەداتەوە زانیاریەکانمانەکەین بە یەک هەموو یەکێتە مەرکەزی قەرار بۆی بڕیارێک دەرچێ ئەم بڕیارە پڕاوپڕی ئەو واقعەبێ کە تەسەووریەکەین بۆی پلانەکان ئاوادا بنرێت زۆر مهمە کە بە هەمومان بتوانین ئەم ئیشانە ئەنجام بدەین نقطەیەکی تر کە ضرورەتایە بریتیە لەوەی کە نەخشەدانان یەکێکە لە داواکاریەکانی مانەوە ئێمە ئەگەر ئەم ڕەوتە 100 کەسەکەی لێ کۆبەوە بوو بە 200 بوو بە 500 ئەم 500 کەسە ئەگەر نەخشەدانەنێ بۆ کاروباری خۆی ساڵ تەواو ناگەینە 2010 خەڵکەکە سار دەبێت وەڵ ئێ باشە چی بکەین ئێمە 2 ساڵە چاوەڕێکردن نۆڵی وتمان کاکە باش و ئێمە ئامادەین و بسملای لێ بکەین و بکەوینە ئیشکردن و ئایا شێوەی ئیشکردنەکە چۆن یخۆ ئەو لە خۆیەوە نایەت ئیش دروستکە تۆ پێویستە بەرنامەی بۆ دابنێ وەکو سەرکردایەتی و تەوجیهاتێک وەکو پلاندانانێک وەکوەوەی کە تۆ مفاتەحەت کردووە تۆ ئەمجا ئەبێ هەرەوەندە نییە لە ناوچەیەکە 20 کەس بۆ نمونە لە شارێک ئەم 20 کەسە متفق بوون وەڵەن باشە باەمە بەپێی ئەم ڕەوتە دید و تەسەورمان دروستکەین بیناسازی ئەم زەمینە فکریە بکەین تەسەور و دیدی سیاسی و خیتابی سیاسی وا وەرگرین با فڵان کەس پێشەوایەتیمان بکە و لێ قبوڵکەین ئەمە بۆ نمونە پێویستی بەوە ئەکە هەر یەکێک لە ئێمە بزانێ ئیستیمراریەتی کارەکەمان احتیما دەکات سەر ئەم پلاندانە زۆر ضروریە کە بەشێک لەوە هەست پێ بکەین کە بڵێن بەردەوامبوونمان مانەوەمان گەشەکردنی کۆمەڵکاریمان پەیوەستە بەم پلاندانانەوە لەبەرەوە هیچ کەس نەڵێ جام ئێوە هەبن من لەکوێ ئەتوانم ئەم خۆتەیە دابنم نە هەر یەکێ لە ئێوە ئەتوانێت هەرێکە لە حاسی خۆی پلان بەقەدەر حەجمی خۆی دانێ ئەوەندەی کە ئەتوانێ نەخشێ دابنێ بۆ شتێک کە لەو بەردەستەیە یا تەسەوراتت چۆنە بۆ ئەوەی کە ئێمە ئەم ڕۆتە بەرە و پێشتر ببینە پێش ئێمەڵێن لە 2010مان تەواو کرد ئەنجا تەوجیه بدەینەوە بە کوردستان زەمینە فکرەکە لە کوردستان دروستکەین چۆنی دروستکەین بە هەرێکە لە ئێمە تەسەوراتێکی دەربارەیەوە هەبێت